ئەڤە ڕێیا سەرەکیە دناڤەرە هەولێر و دهۆکەیە. کریزا دارایی و هەژاریە ئەv فرۆشیارە نەچار کرینە کۆڕۆژانە بهێنە سەر vêrêkê û karê firotina fêqî û keskatiyê bikin. دغلي ما طبعا دكانان ارزان ترى خدي ام نا والله ام يه دكان كريتو يم كرين يكا بس شاف الدكان دي ايجاري خودت ودي ايجاري ده حقي كهرباء او حقي ايديا وما حقي كهرباء ايدينينا او تجنينا هاي كيلو ربعك بقت ما عندي بخفروشين بس ئەv فرۆشیار ku xelkê devera berdereş û şêxanin daxwazê dikin ku gorapanek bi wan bihête drûstkirin çûnkî ewan şiyanên bi kirêgirtina dikanan nîne. هەر دەبەر ئیجار دوکانمانەیە ئیجاری دەرناخەین ئەو لەوێ ئیجارەکەی نییە هەنی فایدەکەی ئێمە لەوەی ئیجار نییە نەکولێرەش گران نادەین هەرزانش عالەمەکە لەبەر هەرزانیش دەیکڕێت داواکاریمان لەگە ساحەی هەبیت جێگەوە بۆمان دابین بکەن باشە. وسە شارە عامە ترێلێک دێت سارێکیش کردان ناتوانین بوەسیت لەبەر کێ زیحامە و شیشەکەش وەڵا شەو ڕۆژ لێرەینە دوو تایمان هەیە ئیسالا من مەغرب دەچمەوە کوڕەکەی من دەتێرە شەو حەتە بەیانی زۆرجە بەیان شەوان چشمانە شیامان دێتە بەردن. هەرچەندە ئەو سەر vêrêkê بۆ خوا و کڕیاران bi مەترسی dizanin lê dibêjin em neçarîn بۆ bidezveînana pariyekê nanê bihên vî karî bikin. Rojane nêzî 6 firoşiyar li ser vê cadeyê karê firotina berhemên navxweyî dikin. Weke ew dibêjin bazarê wan di bazarên dî germtir in ji ber ku hem berhemekê navxweyî ye hem jî bi nirxekê erzantir difiroşin. Tayyip Goran NRT Nahya Rovya.